سڵاوتان لەبێ بیسەران و بینەرانی بەڕێزی رادیۆ تەلەڤیزیۆن سلێمانی لە بەرنامەیەکی دیکەی بازنەی هەڵبژاردن هاتمەوەلاتان. هەمیشە هەوڵماوە کاندیدە بەهێزەکانی پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بهێنمە سەر شاشەکان و بهێنمە نێو ماڵەکانی ئێوە بۆ ئەوەی ئەم کاندیدە بەهێزانەی ئەمڕۆی لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان ببنەجێی متمانەی ئێوە لە ئایندەدا و بتوانن پێداگیری لە مافەڕەواکانی گەلی کوردستان بکەن لە پەرلەمانی عێراقدا. بۆم جاریان بەڕێز مینا سامی وەکو بربژێری ژمارە 29 پارتی دیموکراتی کوردستان لە بازنەی هەڵبژاردنەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز مینا بەخێر بیت. زۆر سپاس بۆ بەڕێستان. هەر بژیت. میناخان من لام مەبەستە کە بربژێرەکانی پارتی دیموکراتی کوردستان بە هەگبەیەکی دەوڵەمەند بەدەستکەوتە باشەکانی ڕێبازی پیرۆزی بارزانیەوە ئەمڕۆ هاتوونەتە مەیدانەکەەوە بۆی متمانەی هاوڵاتیان چین و توێژەکان بەدەست بێنن. دەتەوێت لەم هەنگاوە کە دەینێت بۆ پەرلەمان خودابیکات دەتەوێت چی بڵێت چی بکەیت؟ بەڵێ سەرەتا زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. هەڵبەتە کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان وەکو هەمیشە تموحیان لەوە بووە کە نوێنەرایەتی ڕاستەقینەی خەڵکی کوردستان بکەن. ئێمە وەکو کاندیدی سنووری پارێزگای سلێمانی بە قەڵاتزێ و ڕانیە و چەمچەماڵ و کەلار و هەڵەبجە و زەڕایان و شارەزیر و بە هەموو ناوچە جیاوازەکانی سنووری ئەو پارێزگایە کارەکەین لەسەرەوەی کە متمانەی خەڵک بەدەست بهێنین. و هەمیشە کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان لە بە هەموو کاندیدەکانی لیستەکانی تر بەهێزتر بوونە لە بەروەی لە لیستێکی بەهێزدان کە ئێمە باسی بەهێزیەکەین مەبەسمان لە ڕووی هزرەوە دێ لە ڕووی گەنجێتیەوە دێ لە ڕووی خبرەوە دێ لە ڕووی ئەزمموی بابڵین ساڵانی ڕابردووە لە حکومڕانی دێ واروەها لە ڕووی ئەو نمونە جوانەی کە لە هەرێمی کوردستان پێشکەشی کردووە و لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە نوێنەرانمان لە عێراقی فدرالی دەبنە پارێزەرێک و دەبنە داکۆکیکەرێکی سەرسەختی مافەنەتەوەیەتەکانی کورد بە تایبەتی پاراستنی قەواری هەرێمی کوردستان. باشە مەبەستمە بڵێم ئێوە دەتانەوێت تەواوکەری ئەو مەبەست و ئامانجانە بن کە لە پەیڕە و پرۆگرامی پارتی دیموکراتی کوردستاندا هەیە کە لە عێراقدا دەیەوێت وەک دەڵێن دەتانێت تەواوکەری ئەو پەرلەمانتارانە بن کە لە پێش خۆتانەواتون بەڵام ئێوە بە گروتینێکی گەنجەتی و بە توانایەک و ژیرانەی خۆتانەوە زیاتر لە مافەکان و لە وەک دەڵێن هەنگاوەکانی کورد بچنە پێشەوە. بەڵێ خۆی لە ڕاستی تا زۆر گرنگە تۆ توانە و ئەزمون پێکەوە کۆبکەیتەوە گەنجێتی و خوێنگەرمی لەگەڵ ئەزمون پێکەوە کۆکەیتەوە. ئێمە لە ساڵانی ڕابردووە کە ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بووین لە لیژنە جیاوازەکانە کارمان کردووە و چەندی جار ئەو یاسای ژمارە چوارەمان پێشنیار کردووە کە جارێکی تر هەموار بکرێتەوە لە پەرلەمانی کوردستان و خۆشبەختانە وەجبەکەی ئێمە بۆ هۆکاریەوەی کە ئەو یاسایە هەموار بکرێتەوە هەندێک سەخەراتی قانونی تێدا بوو علاج بکرێت. ئەوەش سەبەبێکە کە ئەو جیلە گەنجا و کە خبرەی ڕابردوو هەیە و ئێستاش لە تەمەنێکی گونجاوە دەتوانێت بالفعل ئەو ئەرکانی لە سەرشانی هەر نوێنەرێکە بە مستەوای خۆی جێبەجێکە و بگرە بە ئاستێکی باشترەوە. باشە مینا خان ڕام دەکێشی بۆ پرسیارێک کە بەڕێستان ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بوون. ئەم تەجروبەیە کە لە بەرپرسیارەتیدا هەتان بوو لە ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانیدا دەتانەوێت بە دەستکەوتی باشترەوە خزمەتی پێ بکەن و وەڕوبەڕووی ئەو نەیارانە ببنەوە کە ڕێگری لە مافەکانی گەلی کوردستان دەکەن؟ بەڵێ لە ڕاستیدا بەڵێ لەبەرەوەی کە ئەزمموی ڕابردوومان لە نوێنەرایەتیکردنی هاونیشتیمانیان بە تایبەتی سنووری پارێزگای سلێمانی ئەو فکرەی خستە مێشکمانەوە کە ئێمە ئەتوانین زیاتر چونکە هەندێک پرۆژە هەبوو لە پارێزگای سلێمانی ئێمە نەمانەتوانی وەکو پێویست جێبەجێ بکەین لەبەر ئەو عەرقەلە قانونیانە و لەبەر ئەوەی کە دەستور وەکو پێویست جێبەجێ نەکراوە لە عێراقی فدرالە لە هۆکاری شکستێنانی حکوومەتە یەک لە دوایەکەکانی عێراق لە جێبەجێکردنی دەستوری هەرێمی کوردستان بەجددی بۆتە هۆکاریەوەی کە کۆمەڵێک پرۆژە و کۆمەڵێک ئەفکاری کە ئێمە هەمان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی نەمانتوانیا جێبەجێکین. خاڵێکی زۆر وازح لەو یاسایە باسی ئەوە کات کە هەر پارێزگایەک چەند واریداتێکی هەیە بۆیەکە یەکێک لەو خاڵە سەرەکیانەی کە ئێمە پێما خۆشە جەختی لەسەرکەینەوە ئەو مادە دەستوریەیە کە ڕەبتی هەیە بە چاودێریکردنی واریداتی مالی عێراق
کە لە خاڵی مادەی 105 و 106 و 107 خۆیەگرێتەوە لێرەیە زۆر بەڕوونی باسی ئەوەکە کە ئەو واریداتانی عراق ئەبێ جارێکی تر تەقسیم بکرێتەوە بەسەر ئیقلیمی کوردستان و پارێزگاکانی تری کە ڕێک نەخراوە لە چوارچێوەی هەرێمیەکە لەسەر بنەمای ژمارەی دانیشتوان لەسەر بنەمای هاو سەنگی و لەژێر بنەمای پێداویستی. ئایا پێداویستی گەلی کورد، ئایا پێداویستی قوربانیانی ئەنفال، ئایا پێداویستی زیندانە سیاسیەکان ئەگەر بێت و بەراوردیکەی هەرێمی کوردستان وەکو پارێزگاکانی تری عێراق جێبەجێکراوە لە وەڵامەکەی من پێتەڵێم نەخێر. بۆیە ئێمە پێمان وایە ئەو ئەزمونە ڕابردووەمان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بۆی ڕوونکردینەوە کە چەند مادەیەکی دەستوری هەیە ئەگەر ئێمە بتوانین وەکو کوتلەی پەرلەمانی پارتی دیموکراتی کوردستان و ئەگەر بکرێت لە ئایندەیە وەکو مکەونی کوردی جەخت بکەینەوە لەسەر چەند خاڵێک کە ڕەبتی بە قەواری هەرێمی کوردستانەوەیەوە مافی نەتەوەی کووردە بتوانین وەکو خۆی یاخۆت لایەنی کەم باسی بکەین و ئیشی لەسەر بکەین و بچێتە بواری جێبەجێکردەوە من تەسەوەڕەکەم دۆخی هاونیشتیمانیان لەم دۆخی ئێستا زۆر باشتر بێت و هەرێمی کوردستان بەهێزتر بێت لە ڕووی دارایی و لە ڕووی مالی. باشە گرنگە بەربژێرەکانی پارتی یا ئەو هاوڵاتیانەی کە دەنگ بە بەربژێرەکانی پارتی دیموکراتی کوردستان دەدەن لە دەستور بزانن شارەزایان لە دەستوری عێراقیدا هەبێت پاشان هەنگاو بنێن. بەڵێ خۆی لە ڕاستیدا بێگومان تۆکە مسەوەدەیەکت هەیە لە بەردەمتایە یاخۆت بەرنمەیەکی کاری ئەو پەرلەمانتارە هەیە لە بەردەمتایە کە زۆربەی هەرە زۆرینەمان بەش بە حاڵی خۆم دەتوانم باسی ئەوە بکەم وەکو کاندیدی ژمارە 29 پارتی دیموکراتی کوردستان کە ئێمە سیاسەتی حزبەکەی خۆمان جێبەجێکەین. سیاسەتی حزبەکەی خۆمان زۆر بە وازەحی سلۆگۆنێکی هەڵبژاردووە کە باسی هاوبەشی هاوسەنگی سازانەکە کە تۆ ئەڵێ هاوبەشی معنایەوە نییە کە تۆ سەفر بی خەڵکانێکی تر سەد بن. هاوبەشی ینی تۆ ستێکۆڵدەری لە وڵاتەیە کە عێراقی فدرال دروست بووە کورد مکەونێکی سەرەکی بووە لەو وڵاتەیە و لە دوای 2023 ئێمە دەستی برایەتیمان بۆ برایانمان لە شیعە و لە سوننا درێژ کرد و ساڵی 2005 دەستورێکمان نووسیەوە کە تێیدا مافی هەموو نەتەوەکان و پێکاتەکانی تێدایە. لەبەرەوە کاتێک کە تۆ کار لەسەر باس لەسەر ئەوە کرێت کە وحدەی عراقی هەیە خۆت عراقی فدرال هەیە خەڵک ناتوانێت هەست بە هاونیشتیمانی بکە ئەگەر حیسابی دەرەجە 2 دەرەجە سفری لێ بکرێت. یعنی مادەیەکی دەستوری هەیە کە زۆر بە وازەحی باس لە ئەقلیمی کوردستانەکە. ئەقلیمی کوردستان هەموو ئەو بەپێی ئەو یاسایی کە بۆی دیاری کراوە هەموو ئەو مافانە و هەموو ئەو دەسەڵاتانەی پێدراوە بەڵام ئێستا تۆ لە عێراقی فدرالا دەتەوێت ئەم دەسەڵاتانە کەم بکەیتەوە و معاملەی محافەزەیەک لەگەڵ هەرێمی کوردستان بکەیت بە ڕاستی ئەمە لە ئایندەدا دەبێتە لاوازبوونی ئەو عێراق و هەڵوەشانەوەی چونکە بۆ زانیاریت کورد پێگەیەکی مکەونێکی زۆر گرنگە بەپێی نظامی داخلی پەرلەمانی عێراق. هەر بابەتێک کە تۆ بتەوێت بهێنیتە ناو ئەجندای کۆبوونەوە دەبێت لایەنی کەم 65 پەرلەمانتار واژووی لەسەرکە. 65 پەرلەمانتار لە ڕابردووە مکەوینی کوردی گەشتۆتە ئەو ڕقەمە یعنی کە ئێماڵین وڵا لە عێراقا ئێمە ڕێژەی کەمینەی 329 مەقعدی پەرلەمانی هەیە کورد تەنها 65 نەخێر کەمینە نین لەبەرەوەی ئێمە دەتوانین مناوەراتی سیاسی بکەین لە ناو پەرلەمانە. کاتێک کە تۆ نووسینێک حازرەکەیت کە ئەیکەیتە ئەجندای کارەوە یاداشتی حازرەکەی مسەوەدەیەکی عمل حازرەکەی داواکەی کە بخرێتە ئەجندای کارەوە تۆ لێرەیە پەیامێک ئەگەیانی وەکو مکەوینی کوردی حتمما لە چوارچێوەی ئەم پەیامە خەڵکانێکی تر هەیە وەکو تۆ هاوبەش بن داوای واریداتکەن داوای خزمەتگوزاری زیاترکەن داوای تعویزکردنی کەس و کار بکەن. بۆ یەکێک لە دروشمەکانی کە ئێمە باسمان کرد وتمان هاوبەشی ئەوەیە هاوبەشی ئەوەیە کە تۆ بەقەدەر خۆت بەقەدەر عادەت سوکانی ئەو با بڵێن ئەقلیما یاخۆت ئەو محافەزەیە نوێنەرایەتیت هەبێ مافت هەبێ نەک تەنها ئەرکت هەبێ. بۆ نمونە تخوا با مخاڵێک باس بکەم لە خاڵەکان یعنی بەس لەوە ئەکرێت کە ئەو مەواردەی مالیە کە وتمان لە مادەی 105 و 106 و 107 لە دوای یەکتریە زۆر بەڕوونی باس لە مەواردە مالیەکانەکە یعنی ئەڵێت هەموو ئەو قەرزانەی کە عێراق لە وڵاتانی تر وەریەگرێت دەبێت بە یەکسانی و بە گوێرەی عەدەدی سوکان و بە گوێرەی ینی پێداویستی دابەش بکرێتە سەر هەموو پارێزگاکانی عێراق و هەروەها ئەقلیمی کوردستان. باشە
بەڵام ئەم لە ساڵانی ڕابردووە ئێمە تەنها قەرزەکانمان داوەتەوە باشە بەڵام لە قەرزەکان کە دراوە ئێمە ئیسیفادەمان نەکردووە کەواتە تۆ چۆن ئەتوانی بڵێ هاوبەشی لەو نیشتیمانەیە خاڵێکی دیکەش هەبوو لە بیرمان نەچێت لە جەنگی داعشدا پێداویستیە سەربازیەکان کە بە ناوی ڕوبەڕووبوونەوەی داعش دەهات کە پێشمەرگە ڕوبەڕووی داعش دەبوویەوە عێراق لەو کاتەشدا مافەکانی گەلی کورد و پێشمەرگەی دەخوارد دەمخۆش لە کاتێکدا کە پێشمەرگە هێزی پێشمەرگە کە هێزی هەرێمی کوردستانە و هەڵقوڵاوی ئێش و ئازاری میلەتێکە دروست بووە لە ڕەحمی هاوڵاتیانە دروست بووە لە ڕەحمی هەرێمی کوردستانە دروست بووە شتێکی سروشتی هاتۆتەکایەوە شەڕی هەموو جیهانیە کرد نەک تەنها شەڕی عێراق و هەرێمی کوردستانکە لە بڕی هەموو جیهان بەرامبەر بە داعش سیاسیەکانی جیهانی لە هەمان کاتە نەک تەنها ئەوە تەنانەت لە حاڵەتی ئەوەی کە قوتابیانیان ئەناردە دەرەوەی وڵات کە منحیان وەرەگرت منحی خوێندن دراسی لە کاتی بڵاوکردنەوەی بەحسە زانستیەکان لە هەموو ئەم بابەتانە پشکی کورد هیچ وجودێکی نەبوو کەواتە شەراکەت کە ئێمە ئەم دروشمەمان هەڵگرتووە ئەڵین هاوبەشی و هاوسەنگی مەقسەدمان لە هاوبەشی و هاوسەنگی ئەوەیە کە ئێمەش حسەمان هەبێ لە هەمان کاتە کە ئەڵین سازان ئەگەر حسەکەمان 101 یان 102 مافی نەتەوەیەکی تری تێدا بوو یاخود مافی کەمینەیەکی تریان ڕەنگێکی جیاوازتری تێدا بوو هەرێمی کوردستان هیچ کاتێک شەڕی منسبی نەکردووە هەموو کاتێک بەلایەوە ئاسایی بووە دەستکەوتە ئەوەی کە ڕەبتی هەیە بە مەناسبە سیادیەکان و مەناسبە خزمەت گوزاریەکان هەمیشە ئامادە بۆ بیبەخشێتەوە بە حیزب و لایەنە سیاسەکانی تر و تەنها مکەونەتەکانی تر بەڵام ئەوەی کە ئامادە نییە بیبەخشێتەوە ئەوەیە کە ئەمەیە کە باسی سازانەکەین سازانەوەیە کە مەطلبەکانی ئێمە لە چوارچێوەی مافە دەستوریەکانمانە بەڵام لە هەمان کاتە کاتێک کە ئێمە لە هەندێک لە مەطلبەکانمان خۆشەبین ئەوەیە کە ئێمە پارێزەری ئەو تەوازنەین کە لە عێراق هەیە چکە بەڕاستی بەبێ مکەونی کوردی ئەو تەوازنە لە عێراق بەرەو نەمانەمێنێ بەڕێزمینە ینی زۆر جار لێرە و لێوێ باز دەکرێت دەگوترێت لەو کاتەدا کە پێویستیان بەگەلی کوردستانە دۆستی گەلی کوردن بەس کە پێویستیان پێنابێ بەم شێوەیە کە گرفت بۆ موچە و داهات و تاکۆتاییەکان بۆ کورد و هاوڵاتی کورد و بۆ بەرپرسایەتی سیاسی کوردیش دروستەکەن بەڕاستی پرسیارێکی زۆر زیرەکانە بوو کە جەنابتان کردان دەست خۆش بێ ئەگەر بێت و من احتیمات کەمە سەر ئەو ئەزمونەی خۆمان کە ماجستێرم لە بواری پەیوەندیەکان هەیە ئەو خاڵەی کە جەنابەت درکت پێ کردووە و سەرجەم هاوڵاتیان درکیان پێکردووە تەنانەت لایەنە سیاسەکانی ترش لە دەرەوە لەسەر ئاستی دیبلۆماسی هەستیان پێکردووە هەرێمی کوردستان لە ڕووی پەیوەندی دەوڵەتیەوە لە ئاستێکایە کە دەتوانێت وەکو کلیلی هەمیشە بە تایبەتی خودی جەنابی سەرۆک و قیادەی سیاسی پارتی وە حزبەکەمان وەکو کلیلی ئاشتی لە ناوچەکە سێر کراوە ئەوەی کە لە کاتی تشکیلکردنی حکوومەت و لە کاتی قەیرانەکانە مکەونەکانی تر ڕوو لە مکەونی کوردیەکەن هۆکاری ئەوەیە کە کورد بەڕاستی لە ساڵانی ڕابردووە توانێتی لەسەر ئاستی پەیوەندیە سیاسیەکانی بگاتە قۆناغێک کە کورد جارێکی تر حیسابی بۆ بکرێت و لە ناو معادلات سیاسیەکان وەکو گەمەکەرێک خۆی بنوێنێک نەتەنها وەکو بکەرێک خۆی بنوێنێ باشە بە بەرپرسیاتی خۆی شێستاوە زۆر جار دەگوتێ لێرە و لێ لە هەرێمە کەش دەرچووە وەکو عاملێکی خێرش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەوری بینیوە شتێکی کە پرسیار دروست دەبێت لێرەدا ئێمە باز لە پەرلەمان دەکەین باز لە عێراق دەکەین باز لە دەنگدان و هەڵبژاردن لە عێراقدا دەکەین خاڵێکی ئەساسی هەیە وڵاتان کە دێنە بەغداد دێنە هەولێریشەوە کەواتە هەولێر وەکو دەنگدان وەکو بەشداریکردن لە هەڵبژاردنەکان گرنگە بۆ عێراق بۆ ئایندەی عێراق ئەگەر جەنابەت تێبینیت کردبێت هەمیشە لە گۆڕانکاریەکان گۆڕانکاریە جیهانیەکان و هەروەها گۆڕانکاریە ئیقلیمیەکان ترافیکلایتی دیبلۆماسی هەولێر قەرەباڵغ بووە ئەو ترافیکلایتە ڕەبتی بەو توانە دیبلۆماسی هەرێمی کوردستان هەیە سەرۆکایەتی هەرێمی کوردستان سەرکردایەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی هەرێمی کوردستان و هەروەها موکەوینی کوردی هەیە بە تایبەتی خۆتی جەنابی سەرۆک کە توانێتی ڕۆڵی مەرجع ببینێت و هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەنانەت هێزە سیاسەکان و هێزە دەرەکیەکان
و هێزە زلهێزەکانیش لە هەمان کاتە لە هەر گۆڕانکاریەکی سیاسی لە ناوچەکەیە گەڕاونەتەوە لەگەڵ مکەوەنی کوردی پرسوڕایان کردووە یاخۆت لە هەنێک کاتە داوایان کردووە کە ئەوان وەکو مخاطبی سەرەکی بێنە ناو ساحەکە و ڕەئی بدەن لەبارەی ئەو دۆخە سیاسیە چکە پارتی دیموکراتی کوردستان کاتێک کە شەڕی بۆ مافە ڕەوەکانی خۆی کردووە هەمیشە شەڕەکەی لە چوارچێوەی عقلانیەت و منطق بووە کارێکی نەکردووە کە لە ڕووی ئەرزی واقع جێبەجێ نەکرێت ینی و هەمیشە کورد ویستوێتی بگاتە مافەکانی ینی ئیسیفتای هەرێمی کوردستان کە کرمان ئێمە 1970 دانیشتوانی هەرێم دەنگیاندا بە سربەخۆیی هۆکارەکەی ئەوە بوو کە ویستی لە ڕووی نێودەوڵەتیە پیشانیدا کە گەلی کورد حازرە بۆ ئەوەی کە دەوڵەتی هەبێ ئەگەر بێت و تەجروبەی هەرێمی کوردستان بەراورد بکەیت لە ڕووی خزمەتگوزاریەوە لە ڕووی کارەباوە لە ڕووی سەدەوە لە ڕووی قوتابخانەوە لە ڕووی خوێندنی باڵاوە لە ڕووی گەشە سندنەوە تەنانەت لە ڕووی ئابوووریەوە بە ناوچەکانی تری عێراق بینی قەفزەیەکی کردووە یعنی گۆڕانکاریەکی ڕێشەیی کردووە بە تایبەتی لە کابینە نوێی کە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانە و کابینەکانی ڕابردوو هەڵبەتە لە دوای یەکەکان بە تەواوکردنی بەڵێ لەبەرەوە ئەو بەراوردکاریە کە ئەکرێت ئەمە ئێمە حازرین بەڵام ئێمە شەراکەتمان هەڵبژاردووە باشە بەڕێز لە چوارچێوەی سازان و هاوسەنگی و هاوبەش باشە بەڕێستان باس لە کابینەکان دەکەن کابینە بۆ کابینە تەواوکەری یەکتر بوون و ئەم کابینەی بەڕێز مەسرۆ بارزانیش کابینەیەکی بەهێز و خزمەتگوزاریەکان و پێشکەوتنەکانی بەزەقی ڕەنگیاوەتەوە لە نێو هاوڵاتیان و لە نێو کوردستاندا بگرە لێرە و لەوێش هاوڵاتیانی عەرەب ئێستا چاویان لە پێشکەوتنەکانی هەرێمی کوردستانە و هەندێکیشیان چاویان بە پێشکەوتنەکانی هەرێمی کوردستان هەڵڵاهێت ئەمە کارێکە کە دەکرێت بڵین ئەم گۆڕانکاری کە لە کوردستاندا هەیە ئەم تەتەوراتی کە لە کوردستاندا هەیە ئێوە سبینێ وەکو بربژێران کە دەچنە جومەنی نوێنەرانی عێراقەوە دەتانەوێت بڵێن بە هاوڵاتیانی نەک کوردستان بڵێن بە هاوڵاتیانی عێراق بڵێ ئێمە دەمانەوێت ئێوەش وەکو ئێمە پێشکەوتوو بن ئێوەش وەکو ئێمە کارەبای 24 کاتژمێر و ئاوی 24 کاتژمێر و خزمەتگوزاری سەرەتاییەکان کە تا ئێستا بەدەستان نەگەیشتۆ بەدەستان بکات ئێمە دەمانەوێت ببینە حکومڕانێکی باشتر بۆ ناوچە عەرەبیەکانیش تەنها کوردستانیەکان نەبن ئەمە خاڵێکی ئەساسی نییە بۆ بەربژێرەکانی پارتی بەڵێ خۆی ئەوەی کە ناشاردرێتەوە ئەو خزمەتگوزاریانەی کە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هێنای ئاراوە بۆ هاوڵاتیان تەنانەت هاوڵاتیانی جنوب و وەسەتش دەرکیان پێ کرد بگرە لە سربەخۆیی ئابووری بگرە لە ناردنی هەندێک لەو بەرەبوو ناوخۆیانە بۆ دەرەوە بە حکومیەوەی کە من لە ژنەی کوشت و کاڵی بووم ئەبینی هەنارە گوێزە کۆمەڵی بابەتی ترە لە کاتی مەوسیمی خۆیەتی ئەنێردرێتە دەرەوە ئەمە یەکەم جارە لە مێژووی هەرێمی کوردستانە کە کارێکی بەم جۆرە بکرێت کە ئەمە زۆر جێگەی بایەخ بوو لە ئاستی نێودەوڵەتی تەنانەت ئەو میناخان دەمجوڵێنی لە هەندێک پرسیاردا ئافرم پێم خۆشە بەو دەوڵەمەندیە کە گفتوگۆ دەکەن و زۆر جا من دەڵێم لە کەسایەتێکی بەتوانای وەکو جەنابتاندا ئێمە زیاتر نوێ دەبینەوە ئەبدێت دەبینەوە بۆ ئەوەی کە پرسیاری باشتر بێنینە بەرچاوی بیسەر و بینەرەکانمان بەڵێ هەرێمی کوردستان تەنها لە ڕووی ئاوەدانیەوە کار نەکرا لە ڕووی کشتتوکاڵە وەکو جەنابتان دەڵێن کار کرا کە وڵاتان ومێد و هیوایان بە کشتتوکاڵ و بە ئاوەدانی و بە خزمەتگوزاری و بە کۆتاییەکان ئەوەی کە لە عێراقدا تەسەور ناکرێت لە هەرێمی کوردستاندا پەری پێ دەدرێت و کاری بۆ دەکرێت دەستان خۆش بێت من بۆ دەنگ بە پارتی بدەم بەڵێ لە ڕاستیدا و پرسیارێکی زۆر جوانە لەبەرەوەی کە پارتی هەڵگری پەیامی ئاشتیە ئەگەر پارتی لە ساڵانی ڕابردووە کاری لەسەرەوە کردووە لە نێوان هەموو پێکهاتەکانی هەرێمی کوردستانە کە قوربانی بدا بە دەستکەوتەکانی خۆی لە پێناو نەتەوەکانی ترکە لە هەرێمی کوردستان ئاینەکانی ترکە لە هەرێمی کوردستان ئەژێن ئەو ئاشتیە و ئەو پێکەوە ژیانێک کە لە هەرێمی کوردستان هەیە کارێکی مستەناع نییە و کارێکە جێگەی ئەوەنێک کە ئێمە بڵێن وەڵامە بەدەستی خۆمان هێنامانەتی دی ئەمە لە قوڵایی هەستکردنی تاچی کوردیدا هەیە تاچی کوردستانی هەیە ئێمە دەنگدان بە پارتی دەنگدانە بە پاراستنی ئەم یەک ڕێزیە و ئەم ئاشتەواییە و لە هەمان کاتە دەنگدانە بە پارێزەری قواری هەرێمی کوردستان و بەهێزکردنی قواری هەرێمی کوردستان و لە هەمان کاتە ئەگەر بێت و ئێمە بیر لە نەوەکانی داهاتوومان بکەینەوە دەبێ ئەم نەوەیە بە ئەمانەتەوە تەسلیمی حیزبێکی سیاسی بکەین کە نوێنەری ڕاستەقینەی خەڵکی کوردستانە وەکو گەنجەکان وەکو بربژێرەکانی ئەمڕۆ بەو شێوەیە لە پارتیتان گەشتون ئێمە وەکو گەنجەکانی بربژێر لە ناو پارتی دیموکراتی کوردستان شانازی بەو پارتاکەین من لە ساڵی پار خولێکم هەبوو بەشداریم تیاکرد لە وڵاتی ئەمریکا
باس لەوە کرا کە چۆن گەنج توانێت کاریگەری دروست بکات و لە هەمان کاتە کاتێک کە من سێ سەرکردە سیاسیەکانەکەم لە حزبەکەی خۆم وە سێر کاریگەری ئەو سەرکرداناکەم لەسەر گەنجەکان وەس لە هەمان کاتە تەماشای کاریگەری ئەو گەنجاناکی بەسەر سەرکردە سیاسیەکان لە دانانی ئاڕا باوەڕت هەبێت من ڕۆژانەکەم متابعی فیسبوکەکەی خۆمەکەم سوشیال میدیا بەکارهێنم ئینستاگرام و فیسبوک یعنی پێشنیاری وەها جوانە خەنە بەردەستم ئەگەر من تیمێک لە ڕاوێژکارم هەبێ ناتوانم ئەو ئەدایە بنوێنم یعنی گەنجی ئێمە گەنجی بەتوانایەوە پارتی دیموکراتی کوردستان تاقە حیزبە کە توانیەتی لە نێوان گەنج و خێبرایە خەڵک کۆکاتەوە هەم پارتێکە خاوەن ئەزمونە هەم پارتێکە هەمیشە نوێ بۆتەوە گەجی تێدا جێگا بۆت باشە من هەندێک جار دەڵێم لە بەرنامەکاندا بەپێی تەمەنەکە بڵێ پارتێکی بەتەمەنە بەڵام بەپێی هەڵس و کەوت و نوێبوونەوەکە و سەردەمەکە بڵێیت هەمیشە هەوڵیاوە بە گەنجەتی خۆی جوان کاتەوە ینی لەبەرەوەی پارتی هیچ کاتێک تەسەنەوەی نەکردووە پارتی هەڵقوڵاوی پێداویستی هاونیشتیمانیانی ئێمە بووە پارتی ئەو حزبە سیاسەیە کە بۆتە هۆکاری سەربەرزی ملەتی کورد بۆتە هۆکاری سەقامگیری ناوچەکە بۆتە هۆکاری ئەوەی حتاکو عێراقی فدرال وەک ئێستا عێراقی فدرال وەکو خۆی ماوەتەوە ئەو هاوسەنگی و ئەو شەراکەتی کە ئێستا لە عێراقا هەیە هەمووی گەڕێتەوە بووە ئەو خۆڕاگری و توانە و جورئەتەی کە پارتی دیموکراتی کوردستان بەپای کردووە کەواتە کوت لە عەرەبیەکان یا کوت لە سیاسەکانی عێراق ترسیان لە دابڕانی بەتایبەتی ئەگەر بڵێن پارتی و کورد هەیە لە عێراقدا مەبەستت لە ڕووی جوگرافیەوە یان لە مەبەست لە ڕووی سیاسیەوە خۆی لە ڕووی جوگرافی ئەگەر بێت و دابڕانە ڕووداوە حاڵەتێکی تەبیعیە چکە لە دەستوری عێراقا ئەو مافەدراوە بە هەرێمی کوردستان ئەگە بێت و لە ئایندە بەڕەچاوکردنی ئەو وەزع با بڵێن معنیەی ئەو کاتەی هەرێمی کوردستان ئەگەر ئامادە بێ بۆ تەسیسی دەوڵەت بۆنا و مافێکی ڕەوای خۆیەتی و دەتوانێت هەر کاتێک ئەو کارەبیەوێ ئەنجامیدا بە تەبان بە پاڵپشتی و ئەوە بەڵام دوورکەوتنەوە لە مەبەستت ئەگە دوورکەوتنەوەی سیاسی بێ من پێم وانە لە ڕووی سیاسیەوە عەرەب و کورد جیاوازیەکی ینی بە جۆرێ دوورکەوت بێتنەوە کە ناتوانن جارێکی تر لەسەر باشە بەس لێرە و لەوێ زۆرجار گرفت دروست دەکرێت یەک خاڵ هەیە بەڕاستی ئێمە بێت ڕەچاوی ئەو خاڵە بکەین ئەو سیادەیە کە باسەکرێت لە دەستوری عێراقا عێراق سیادەی لە دەستی وڵاتانی دەوروبەرە سیادەی کاملی لە دەستی خۆی نییە لەبەرەوە بەڕاستی من لێرەوە پەیامێکم هەیە بۆ هاوڵاتیان و هاونیشتیمانیانی عەرەب کە نوێنەری ڕاستەقینەی خۆیان هەڵبژێرن کە دەنگ بۆ حیزبە بدەن یاخۆت دەنگ بەو لایەنە بدەن یاخۆت دەنگ بۆ حیزبە سیاسیە بدەن کە بتوانێت نوێنەرێکی ڕاستەقینەی ملەتی عەرەب بێت بە هەردوو پێکاتی سونە و شیعەوە کەواتە وەڵامی یامەوە بۆچی دەنگ بە پارتی دەدەین ئەی بۆچی دەنگ بە میناسامی بدەین بەڵێ پرسیارێکی زیرەکە زۆر سپاس هەڵبەتە میناسامی کاندیدی ژمارە 29 لەسەر لیستی پارتی دیموکراتی کوردستان وەکو چۆن لە ڕابردووە لە خزمەت هاونیشتیمانیان بووە لە ڕێگەی ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە و چالاکیە جیاوازیەکان لە کۆمەڵگەی مەدەنی کە پێشەوەی ببێت ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئێمە ئەو ئەزمونەی کە هەمان بوو لە ڕابردوو لە 10 ساڵی خزمەتکردنمانە و هەروەها بە شەهادەکانمان کە بە ماستەرمان دوو ماستەرمان هەیە لە بواری پەیوەندیە نێو دەوڵەتەکان و هەروەها زمانی ئینگلیزی و دراسەشمان بە زمانی عەرەبی بووە من تەسەووڕەکەم ئەم هاگبەیە و ئەم با بڵێن ڕۆحی گەنجێتی و ئەزمموی ساڵانی تر لە نوێنەرایەتیکردن دەتوانم بڵێم باشترین کاندیدم بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە هیوام لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا بەڕێستان ببینینەوە چونکە ئایندەی کوردستان و پەرلەمان پێویستی بە توانە و ئەم ئیرادە باشە ئێنێرژیەی کەسانی وەکو جەنابتانە کەسایەتی بربژێرەکان بێگومان دەبێت کەسایەتێکی متمانە پێکرا و ئامادەکرا وەکو جەنابتان دەڵێن هەر چۆن هەبێت دڵسۆز بۆ خاکی کوردستان سبینێ بتوانێت لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا جەنگ لەسەر مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان بکات ئێمە پێویستمان بەم بربژێرەیە بچێتە پەرلەمانەوە بەڵێ حتمما چونکە ئازانی بۆچی تۆ نوێنەرایەتی خۆت ناکەی لەوێ نوێنەرایەتی 100,000 دەنگدەری کوردەکەی چونکە هەر ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەچێت نوێنەرایەتی 100,000 دەنگدەرەکە کاتێک کە تۆ 100,000 دەنگدەر نوێنەرایەتیەکەی بەڕاستی ئەمە ئەرکێکی قورسە لەسەر شانمان دەبێت ئەو کاندیدەکە دەچێت بۆ ئەوێ لە ڕووی زانیاری دەستوریەوە لە ڕووی زمانەوانیەوە لە ڕووی ئەزمونەوە و هەروەها لە ڕووی جێبەجێکردنی سیاسەتی حیزبەکەی
لەو ئاستای بە کە بتوانێت لە متمانی خەڵکا بێ باشە چکە بەڕاستی لە هەموو گرنگتر مافەڕەوەکانی گەلی کوردەکە لە دەستوری عێراقا هاتووە و پاراستنی قەواری هەرێمی کوردستانە باشە تەنها داوا لە دەنگدەرەکانی پارتی دەکەن دەنگتان پێ بدەن هیچ کات نەخێر ئێمە داوا ئەزانی خۆی لێرە جیاوازیەک هەیە لە بینی پەرلەمانی کوردستان هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان و هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە هەموو کاتەکانە ئێمە داوا لە دەنگدەرەکەین داوا لە هاونیشتیمانیەکەین پارتی حزبی هەموو کووردە حزبێک نییە لە چوارچێوەیەکی دیاریکراوە ینی زۆر جار لە ناو سلەیمانیە کە پرسیارێکە ئەڵێ جەنابەت پارتیت ئەڵێ نا من مەلایم کاڵێ من مەلایم ینی ئەڵێ من کوردێکی عیار 24 کەواتە ئێمە داوا لە هەموو کوردێکی عیار 24کەین کە دەنگ بە ئێمە بدە باشە من سپاسی جەنابتان دەکەم هیوادارم سەرکەوتوو بن شانازیتان پێوە دەکەین هەمیشە قسەکە دەڵێن ئافرم بۆ پارتی و بۆ ڕێبازی پیرۆزی بارزانانی بۆ گەنجەکانی کە کەسانی وەکو جەنابتان پەروەردەکراون بەم شێوە بۆم توانە باشەوە بتوانن لە ئەنجومەنی نوێرانی عێراقدا خوا بیکات بتان بینینەوە کامێرە دەدەم بە بەڕێستان بانگەشەی خۆتان بکەن لەو خولەکەدا کە لە بەردەستاندا زۆر سپاس فەرموون سپاس بۆ ئەم دەرفەتە من میناسامی کاندیدی ژمارە 29 لەسەر لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان هەڵگری دوو بڕوانامەی ماستەر لە بواری پەیوەندیەکان و زمانەوانی داواکارم لە هاونیشتیمانیان متمانەم پێ بدەن بۆ ئەوەی ببمەدا کۆکەکارێکی سەرسەختی مافەڕەوەکانی کورد و پارێزەری دەستوری عێراق بم و پارێزەری قەواری هەرێمی کوردستان بم. سپاس بۆ جەنابەت. سپاس بۆ ئەوەش کە تاو کات بیسەر و بینەرمان بوون لە بەرنامەی بازنەی هەڵبژاردنەوە تەندروست باش بن خواتان لەگەڵ.